تەنیا 10 ڕۆژ ئەمە ئەو ماوەیە بوو کە دابەشکردنی موچە لە عێراق دواکەوت، بەڵام خۆپشاندان بەغدادی لەرزاند و هەرزوو دەسەڵاتی فیدراڵی ناچار کرد کێشەکەی چارەسەر بکات. لە بەرامبەردا لە هەرێمی کوردستان ماوەی 12 ساڵە موچەخۆران وەک بارمتا ڕادەگیرێن و نزیکەی 60 موچەیان بە تەواوی دزراوە و فەوتاوە یان بڕدراوە. ئەمە ئەو بەراوردە تاڵەیە کە ڕووی ڕاستەقینەی هەردوو دەسەڵاتمان بۆ دەردەخات. لەلایەک دەوڵەتێک کە بە 10 ڕۆژ دواکەوتن بەدەنگ هاوڵاتیەکانیەوە دەچێت و لەلایەکی ترەوە زۆنێک 35 ساڵە وەک زیندانێکی گەورە مامەڵە لەگەڵ خەڵکەکەی دەکات. لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا لە عێراق ئەمە یەکەم جارە موچە کەمێک دوابکەوێت و موچەخۆرانیش دەست بە جێناڕازاییان دەربڕی. حکوومەتیش زوو بەدەم داواکاریەکانیانەوە ڕۆشت چونکە لەوێ هاوڵاتی خاوەن هێزە، بەڵام لە کوردستانی بندەستی پارتی وەکێتیدا دۆخەکە بە شێوازێکی دڕندانە بەڕێوە دەچێت. کاتێک مامۆستا و فەرمانبەری برسی داوای مافی خۆیان دەکەن دەسەڵاتی پارتی وەکێتی نەک هەرموچەکانیان دەفەوتێنێت، بەڵکو بە تێهەڵدانی شەق و لێدان و زیندانیکردن و کوشتین خۆپشاندەران وەڵامیان دەداتەوە. دەسەڵاتداران دەیان گەنجیەم نیشتیمانەیان خەڵتانی خوێن کرد و سەدانی تریشیان بریندار و وڵات بەدەر کرد تەنیا لەبەر ئەوەی وتیان نانمان دەوێت. ئەمڕۆ لە کوردستان ژیان بۆتە دۆزەخ، نەک موچە لە کاتی خۆیدا نادرێت، بەڵکو هەموو ڕۆژێک نرخەکان گرانتر دەبن و گوزەرانی خەڵک وێرانتر دەبێت. دوو حیزبی دەسەڵاتدار تەواوی جونگەکانی ئەم وڵاتیان قۆڕەخ کردووە و داهات و خێروبێری میلەتێک لە بەرچاوی خەڵک تەخشان و پەخشان دەکەن. ئەوان لە ماوەی 35 ساڵی حکومڕانی خۆیاندا جگە لە تاڵانکاری و ناداتپەروەری هیچ بەرهەمێکیان نەبووە. ئەمە لە کاتێکدا دەسەڵاتدارانی هەرێم هەمیشە بە شانازیەکی درۆزنانەوە عێراقیان بە بیابان و دواکەوت و گەندەڵ ناو دەبرد، کەچی ئەمڕۆ دەبینین هەمانەوە عێراقا جگە لە مانگە لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا بۆ یەک کاتژمێریش موچەی موچەخۆرانی دوانەخستووە و 1 دیناریشی نەفەوتاندووە. ئێستا کاتی ئەوەیە بەم دەسەڵاتە ماوە بەسەرچۆ بڵێن عێراقێکی دواکەوت و موچەی فەرمانبەرانی لە کاتی خۆی دادەدات، کەچی ئەوەی بەناو حکومڕان کەرامەتی ئەم خەڵکەتان لە پێناوی مانەوەی کورسەکەتان شکاند و ژیانیانتان وێران کرد.